هیچی ژیرفانی نییە کفن ڕۆژێ لە ڕۆژان بڵێ وڵا سەرمەتەکەی تێخەمەی بەم لەگە خۆمە دائیمەن ئینسان کفنەکەی خۆی بێ باشتر لەوەی کەوا خەڵک بۆی بکا بەڕاست کفن بەنسبەتی پیاوانەیە کە داوای کرێت خۆی 10 مەتر کفایەت ئێستا چکە جاران کفن 7 مەتر بوو لە بەرەوبەری تەسک بوو یەکبەر بوو ئێستا کفن دووبەرە یعنی 2 مەتر بەری پانە دوورینی نەماوە 5 پارچە داخرێ یا 4 پارچەی 2 مەتر 2 مەتر داخرێ و ئەوە کفنی پیاوە بەڵام ژن دائیمەن 2-3 مەتری زیاترە لە پیاو کفنەکەی چکە بەرماڵ و بەعزە شتێکی ئافرەت جیاواز دەستکێشی بۆ کرێ و شتی بۆ کرێ ئەمە لە بینی پیاوژنا بەڵام کە خەڵک یە بۆ کفن ئەلەکسەر لە مزگەوتەکانە کفن زۆر خەڵک دایەنێ بۆ خێر لەوێ ئەیکەن کفنەکە دروست دەکرێ حازر دەکرێ مردۆکەی تێکرێ و ئەبرێ دوایی یەت لە بازاڕە ئەوەی بە ژۆرەی توانێت خۆی ئەوی توانێت هەیە یەت تۆپێکەوە کە تۆپەکە 40 مەترە بەشی 5 کفنە یا بەشی 4 کفنە ئەوەی توانەشی نییە یەت 10 مەتر کفنە بای 15,000 بای 7,000 تا 20,000 زیاتر نییە کفن لەوە زیاتری نییە کفن ئێتر ئیسانیش ئەوە سنەتی حیاتە لە مردنی ژیانتا کەڵ کفنی بۆکە بەڵام دائیمەن ئیسان کفنەکەی خۆی بێ باشتر لەوەی کەوا خەڵک بۆی بکا بەڕاست هەموو دقەیە من لەبەر چاومە ئەو کفنە هەموو دقەیەک نەگەم ڕۆژێک هەموو سەعاتێک لەبەر چاومە چکە بگەم خەڵک جەبرسم یەکسەر ئەڵێ ئەوە سەرۆتی ئینسانە ئەوەی ئەو کاخیسان لەگە خۆی با ئیتر پێویستەکە لەم ژیانە خەڵک فێری فڕ و فێڵ و درۆ و دە لە سەبێت ئاخر ژیان ئەوە ژیانە تر تۆ سەروەتە هەیە نیتە گەدای فەقیری دەوڵەمەنی شای شالیاری سەرۆ حکوومەتی وەزیری هەمووی ئەو کفنابێ بەرێ هیچی ژیرفانی نییە کفن ڕۆژێ لە ڕۆژان بڵێ وڵا سەرمەتەکەی تێخەمەی بەم لەگە خۆمە ئەبێ بەجێ بێڵێ بۆ خەڵک جا ئەو کوڕە پیاوانە بژی لەم ژیانە و عەدل و دڵپاک و چاک بێت.